سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بە ڕێزان لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادیۆی ئاسمانی ئازادی ڕاستەوخۆ لەگەڵتانین. لە بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆ دەکەین سەبارەت بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان بەردەوامی قەیرانی سیاسی. هەرێم ماوەی چەند ساڵێکە بە قەیرانی سیاسی لە ئاستی نێوخۆیی لە نەتوانینی وەڵامدانەوەی ناڕەزایەتیە جەماوەریەکان بەرزبوونەوەی کێشە نێوخۆیەکان لە مابینی پارتە سیاسیەکان. هاوکات لەم ساڵانە ئاستی پەیوەندیەکانی نێوان هەرێم و ناوەند بە جۆریشتر لە قەیرانی سیاسی تێپەڕ دەبێت. هۆکاری بەردەوامی قەیرانە سیاسیەکان لە ئاستی نێوخۆیی هەرێمی کوردستان و هاوکات لە پەیوەست لەگەڵ ناوەند بۆچی دەگەڕێتەوە؟ ماوەی چەند ڕۆژێک هەڵبژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق و پارێزگاکانی هەرێم تەواو بووە. دەرئەنجامی هەڵبژاردنەکان دەتوانێت چ گۆڕانکاریەک لەسەر شانۆی سیاسی ئەنجام بدات. ماوەی زیاتر لە 7 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام درراوە، بەڵام تا بێئێستا کابینەی هەشتەم پێک نەهێنراوە. ئایا ئەمە چ ئاماژەیەکە بۆ دۆخی سیاسی نێوخۆی هەرێمی کوردستان و ئەم جۆرە قەیرانەی کە پێیدا تێپەڕ دەبێت؟ ڕۆڵی بزوتنەوەی چەپ و بەتایبەتی حزبی شوعی لەم بارودۆخەی کە تێیدا باڵادەستە چی دەبێت لە ئێستادا؟ چێ بەرپرسە یاخود چێ ئەندازیاری ئەم دۆخەیە لە ناوچەکە دروست کراوە؟ بەڕێز دلمان ئامێدی سکرتێری لەژنەی چاودێری ناوەندی حزبی شوعی کوردستان لەگەڵمان دەبێت بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە. هەڕوو دلمان ئەم کاتت باش و زۆر خێر باشتر و سەرچاوم. لەوە دەست پێ بکەم بارودۆخی قەیرانەکانی قەیرانی سیاسی لە عێراق و لەگەڵ ناوەند و باردۆخی کە عێراق بۆ خۆیە تێپەڕەبێت. بە تێگەیشتنی ئێوە چێ ئەندازیاری دروستکەری ئەم دۆخەی ئەوەی هەیە لە عێراق باڵا دەستا؟ ئەندازیاری سەرەکی ئەم دۆخە و ئەم قەیرانە کە بەردەوامن لە عێراقدا بۆ ماوەی ئەو چەند ساڵایە هەروەها لە کوردستاندا بە بۆچوونی من سیستەمی سیاسی وڵاتەکەیە، دەستورە، ڕۆشنبیری سیاسیە لە ناوهێزە سیاسیەکانی باڵادەست و منەفەز کە لە عێراق ئیش دەکەن و کار دەکەن. ئەو حکومڕانیە چەند ساڵەیە کە نەیتوانی هیچ لە قەیرانێکی سیاسی دروست بکەن، مەبدەئی تەوافقیان بینایان کرد لە بۆ ئەوانەی زڵهێزن یان ئەوانەی کوتلەی گەورەنە لە پەرلەمان و لە هەربژاتر کە دەرچوینە، بەڵام ئەو تەوافقە لە جاتی ئەوە لەسەر بەڕنامەکی متەکامل تەوافق بکەن و بۆ بەڕێوەبردننی دیموکراسیانە بە شێوەیەکی مدرێن لە حکومڕانی بۆ ئەوەی ئەو حکومڕانیە بۆ هەموویان بێتون و هەموو تێدا بەشدار بن. هینان اختزالیان کرێ تەوافق لەسەر وەرگرتنی بڕیاری سیاسی. اینجا بڕیاری سیاسی بە زەحمەت دروست نەدەبوو، لەومە متفق نەبوو لەسەر ئەوە کە بەشدار و تەوافقی لەسەر دروستکردنی بڕیار ببیتن، کە تەوافق لەسەر شێوەی دروستکردنی بڕیاری سیاسی نەبێتن، ئەوجا بڕیارەکە بەخۆی دەرناچوو دەبێتە یەک لە ئەساسەکانی سەر گرنگ قەیرانە سیاسیەکە کە دەبینی لە بەغدا هەر لە دروستبوونی حکومی واقعیدەی ساڵێک زیاتر لە هەڵبژاردن حکومڕانی دروستنەوە و حکومە دروست نەبوو. ئەوجا هەندێک اتفاقیات کردن و بەڕنامەجێکیاندانە کە بە پێی ئەو اتفاقە بتوانن پێکەوە کار بکەن بۆ ئەوەی عێراق لە قەیرانەکە دەرباز بکەن و حکومڕانیەکی دروست بینە لەسەر کار، کێشەکان هەمووی چارەسەر بکەن. بەڵام فترە بۆ فترە هیچ زوو پێ نەچووی ئەو تەوافقە لەسەر ئەم بڕیارە دروست نەبوو، چونکە خۆی دەبووە تەوافقەکە لەسەر دروستکردنی بڕیارەکە ببیتن، بەڕنامەجەکە بە دروستی دروست بکەن. زۆر باشە. هەڵبەتە دەتوانی بە کرمانجیش قسە بکەی، ئیشکالمان نییە، یان دەتوانی تێکەڵاوی بکەی باشتریش بۆ ئەوەی هەموو لایەک سوودمان من لەو گفتوگۆیە. ئەوەی ئێستا دەبینی ناوڕە دلمان هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و هەروە ئەنجومەی نوێنەرانی عێراق تەواو بۆ بە پێی دەرئەنجامەکانی هەڵبژاردن سوڕەیەک هەیە با بڵێن کە ئەگەر ڕسمیش نەبێت سەبارەت بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان. بە تێگەیشتنی ئێوە دەرئەنجامی هەڵبژاردنەکان چۆن دەبینین، یان هەڵسەنگاندنتان بۆ دەرئەنجامەکانی هەڵبژاردن دەتوانی هیچ دەستکاری ئەم دۆخی عێراق و ناوچەکە بکە؟ خۆی هەر شتێکە گۆڕانکاری دەبێتن، دەبێت گۆڕانکاری لە لای دیکەش ببیتن، کە هەر شتێکی نوێژ دێتن دەبێت شتێکی نوێ پەیدا بکەتن، کە هەڵبژاردن دەبن بە تایبەتی چەند ساڵە کە لە کوردستاندا هەڵبژاردنی پارێزەکان ئەنجام نەدرا،
كيستا أنجام درا أنجام كان بتش شيء بيتن بلا ما تصوري من أوانا عقورنك لا وضعي أنجمنا كان دكتن شو خليك ينويدا شيء دو أو حزب لنا سياسي كان كتشونا بروسيس سياسي كردستان وهالبجاردن او انا هل يك بروجيك زوري قبره وعد زوري قبره يم بخلق يندا يعني شند النات وانا او وعد وانا او بروجانا بس شويه كي آسان جيب كان يم بزو جيب كخلق في راحت ومرتاح بيتن هل بجادري برلماني كردستان ايش بقول بيني مان يعني قران كاريه كلا بيكاتا كي برلمان دروزبو لا عراقيش نوع قورينك لا بيكاتا كان الجماني نيران دروزبو دو لنا خود ائتلاف الوطن العراقي كسي بارشا شاب بارشانا لبين بيش هالبجات الخلافات والجوازي وليك نرازي بون هبو وهل يكش بشيويك بو باشا روج العراق دا تشيتو بدرس كدين سياسي عراقي اگه تماشا بكي مالكي لما يجي دا يقول او ائتلاف ابو شيوي نابي تو بردوام بيتن تماشا دا كي داليتن دبي حكومة اغلبية دروز بكين حكيم دليل دبي حكومتك اواني بقوة دروز بكين صدر دليل دبي شراكتك دروز تبيتن بعد قناعة مالكينية دي علاوي دوبار اوي شرباسي وحدة كيدك وحدة عراقي دكتن تحالفي كردستاني شراكتي حقيقي دكتن يعني همو يان بيكوا او كنت يعني قورو بيشو بيكوا دانا بيت قورينك بكن لوضع كذا بروجي يعني برنامج يعني توجه يعني او نوع قورينك لو وضعك كوضعك تاعسته هي بردوام نابتون زحمته برو اسواكي باش بشيتن بلا اوي انسان قرباش بشيت على جوهري مساله عراق وكردستان جدا وخذ كلب بدايتك اماجه بيد لزجير قيرانه كان دار اول بجات درزبون زور زحمة قورك هذاك الجوهري لوضعي سياسي يعني لحكم راني سياسي لعراق دا دروز بيتها ولا كردستان جا بلا لسر او تشاني روبروي روسيا الجارنا كان دبيتو تسل العراق والهرمي كردستان شوازي دنگداني بابلين دنگدار او هو كاراني وادكا كدنگدار بتشيت سر صندوقي دنگدانو دنگ بداتن وقوي هندي زار قسل سر او دكري اي ام دنگدرا دنگ ببرنامج دبوي دوازال سودمن به در انزامی هالبجاردن یان دنگ با شعارات و دروشم بازی دادن 2000 مسئله تزویر و مسئله ڕێنماییەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کۆمەڵێک کێشەی لەمبارەی و ڕوبەڕووی پرۆسی هەڵبژاردنەکان دەکرێتەوە ڕای ئێوە لەسەر ئەم مەسەلەیە ئەم هەموویانە کارتێکنی لەسەر ئەنجامی هەڵبژاردن هەیە بەتایبەتی بە دەرەجەی یەکەمەوە خەڵک هەموو کە تەماشا دەکەین نەڕازیە لە وەزعکە نەڕازیە لە پارتی یەکەتی نەڕازیە لە مالکی مظاهرات دەبن نەڕازی بوون لێ دێتە کایاتە مەیدان بەڵام کە دەچیتە لەسەر سندوقی دەنگدان دووبارە ئەو شێوەی کاندیدەکان ئیتر عەشائیریە عائیلیە بنەمالیە ناوچەگەریە دەبینی یەکێک هیچ دەورێکی زۆری گەورە نییە یانە ئەو کەسایەتی ڕۆشنبیری یان زانستی یان ئەکادمی یان ئەوە نییە کە بتوانێتە لە بەغدا ئەو کارە هەڵسیتن بەڵام زۆرتر لە ئەکادمیەک دەینێتە دەنگ زۆرتر لە تێکوشەڕێک دەین دەنگ زۆرتر لە ڕۆشنبیرێک دەینێتە دەنگ یەکێک ئەندامێکی مەکتەب سیاسی حەزبەکە تەماشا دەکەی منەظەری ئەو حەزبەیە یان مەسەقەفی ئەو حەزبەیە یان سیاسەتمەدارێکی ناسراوە لەسەر ئاستی کۆبەڵگا و لە ئاستی مەجلیسی سیاسی بەڵام مقابلی ئەو کاندیدێکی دیکە لە هەمان لست زیاتر لە ئەو دەینێتن ئەوە چ ئاماژەیەکە یعنی ئەمە بەتەسەوەری مە دەچێتم بۆ دوو شت یەکەم بەرتەسکی تێڕوانینی دەنگدەر دوو پەیوەندەکانی پێشی سەرمایەداری و پێشی مەدەنیەت کە تا ئێستا هێشتا لەناو کۆمەلگای کوردستانی و عێراقیدا بەردەوامن لاوازی هوشیاری سیاسی یان تێگەیشتنی سیاسی بوو ئەرک و ئیشی ئەم بەڕێزە کە دەنگی بۆ دەدەتن چۆنی نەڕاتی ئەو دەکەتن هەندێک جار دەوترێ پارتە سیاسیەکانی گیان باڵەدەستەکانیش خۆیان بۆ ئەوەی بە ئاسانی دەنجی خەڵک بەدەستبێنن تەرویز بۆ ئەم جۆرە دیاردانە دەکەن ئاخر ئەو دوو هەڵبژاردننی دواییدا هەردووکیان پارتە سیاسەکانی گەورە بۆ ئەوە زۆرتر دەنگبینن چوونە ئەم سیستەمە تەماشا دەکەی یەکە کەسایەتێکی کۆمەڵایەتیە یان ئاغایە یان بنەماڵە یان خەڵکی عەشیرەتەکە ئەمە هینە لە ناو لیستەکەدانن
قابلی ئەوە کۆمەڵێکی سیاسیش دان و خەڵکی ئەکادمیش دان تەماشا دەکە ئەوانەی کە زیاتر دەنگ بۆ حەزبە ئینان لە ئەکادمییان لە تێک و شەڕیان لە ئەندامێکی قیادی یان قادرێکی حەزبی لەبەر ئەوە ئەو ململانەیە کە تون بوو لە بینی پارتە سیاسیەکان لەو ئەخیرەدا و هەستیان کرد کە ئەوانەی ڕۆشنبیر و تێگەیشتینە و خەڵکێک هەز بە مەسئولیت دەکەن دەزانێت دەنگ لەبەر چ دەدەتن بوو ئەو دەنگە بیدەتن ئەمانە ئەو هێزە بووە نەمایە یان ئەوانە دەنگ بە ئەو سلبیات و کەم و کورتەکانی ئەو حەزبانە نادەن ئێتە لەجویان کرد ئەوانی دیکە حتا کۆ بتوانن لە ناو عەشیرەت و گوند و دەڤەر و ناوچەکە دەنگی زیاتر بوویان بینە لە هەڵبژارتن پێگایەکەی لە ناو پەرلەماندا زیاتر بیت. لە ئەنجای بەردەوامی قەیرانی سیاسی نێوان نێو خودی عێراقا و هەروەها لە نێو خودی هەرێمی کوردستان و وابکات لە مابینی هەرێم و ناوەند ئاستی پەیوەندیەکان سەری کێشا بۆ ئەوەی کە ئەم قەیرانە سیاسیە لە پچڕانی سیاسی سەر بچێشێ بۆ پچڕانی ئابووری و مەسلەی موچە پێتان وایە دەرئەنجامی هەڵبژاردن یان ئەم جۆرە دوا ڕۆژی ئەو پەیوەندی نێوان هەرێم و ناوەند بەرەو چه ئاراستەیەک دەڕوات بە بۆچی منی پاش هەڵبژارتن ئەم هەندێک لەو کێشانە چارەسەر دەبن وەکو بودجە وەکو موچەی کارمەندان و بەڵام ئەوەی کە چارەسەر نەبن یان زەحمەتە چارەسەر بن مەسەلە چارە نووسازەکانە ئەمە مشکلە کە پەیوەندی بە دەستورەوەیە دوو پەیوەندی بە خودی تشکیلی حکومڕانی سیاسیەوە هەیە مادەی ١٤ چەند ساڵ بەسەر چوون و کە دەی کێشەی نەفت و غاز دەبێت یاسای نەفت و غاز دەبچیتن مەسەلەی پێشمەرگە خۆ لەناو دەستوردا دەبێت بە وزوحی هەبێتن یان تعدیلێک هەبێتن یان وزوحی هەبێت حرەس ئەقلیم چییە ئەم کێشانەی کە لە بینی هەرێم و لە بینی بەغدا پێویستی بەوەیە یەکەم شت کە ڕێککەوتن دەبێتن لە بینی کورد و لە بین ئەو لیستە گەورانە کە حکومەت دروست دەکەن دەبێت ئەم مەلەفاتانە بە ڕاشکاوی بخنە لە بەردەمی حکوومەتی تازا ماوەیە گودا بن کە دەبێت جێبەجێ بکەن و نەک تەنیا التزامێکی ئەخلاقی سیاسی هەبێتن بەڵکو بەڕامجدا ڕێژەک هەبێتن ملحەقی لەگەڵ ئەو اتفاقە هەبێتن کە بتوانن بۆ جێبەجێکردن خەتەوات بنێرن ئەمە لایەکە لای دیکە مرتبطە بە حکوومەتی تازە کە دێتەگەی ئەو جورئەتە هەبێت ئەم کێشانە چارەسەر بکەن ئەگەر تەسەوەر ناکەم بە شێوەیەکی ئاسان بتوانن ئەو کێشە لە بینی هەرێم و لە بینی بەغدا چارەسەر بن و زۆر وڵات هەن تا ئێستش فدراڵینە بەڵام کێشە لە بینیاندا هەیە مەشاکل دروست دەبن چ لەسەر زمانە چ لەسەر سنوورە و خێبە مەجموعەشت دەبن بەڵام هەنگاو دەنێنن بۆ ئەوەی چارەسەر بکەن لە جوان دادن ئەوەی چارەسەر بکەن دەبێت ئەمە لە هەرێمی کوردستاندا ئەو جارە پێش بچینە گفت و گو بۆ دروستکردنی حکوومەتی ناوەند ئەمانە لای خۆ لای ئەوانی دیکەوە چارەسەر بکەین و وعدێکی مسوگەر هەبیتن ڕسمێکی ڕسمی هەبیتن کە چارەسەری ئەمە لەفاتە دێنەکردن پێ دوای مەلەفە چارە نووسازەکان یان مەلەفە گرنگەکان بە دیدی ئێوە چی مەلەفێکن ئەو مەلەفانە چین کە پێویستە ئەولەویەتی کاری نوێنەرانی کورد بێ لە بەغدا ئەولویەتی کاری دەبێت شەراکی حەقیقی هەبێتن و کورد لەوێ وەکو هەر پێکاتێکی دیکە ڕۆل هەبێتن لە دروستکردنی هەم بەڕنامەی حکوومەت و هەم داڕشتنی بڕیاری سیاسی حکوومەت و وەکو پێکهاتێکی دووەمی نەتەوەیی لە عێراقدا تەعامل لەگەڵ بێتەکردن و دووەم کە دەبێت کورد ڕشت بیتن لەسەر جێبەجێکردنی مادەی ١٤ چونکە ڕۆژ بە ڕۆژ ئەم مادەیە پویتەدان پێ یەکێم بیتن ڕۆژ بە ڕۆژ بەرەو یعنی کێشە واقعەکێ دیکە دروست دەبیتن چەند تەئخیر ببیتن ئەم مادەیە حکوومەتیش خۆی پێ ناکاتە خوددان و زۆر هەوڵ ناداتن چارەسەر بکەتن دەبێت چونکە ئەمە سنووری هەرێمە ئەمە دەبێت زوو وەکو ئەوەلیات بیتن ئەوجا دەوری حکوومەت لە هەماهەنگی لەگەڵ بەغدا کە زۆر ئەو خاڵانێ لە ناو دەستوری عێراقی دێنە تا ئێستا یاساکە بودە نەچوێ ڤاڵانە دەبێت چارەسەر بکەن بە تایبەتی ئەنجومنی نەتەوەکان مەجلسی ئیتیحادی کە ئەمە جزئەکە وەکو تەشریعیە جزئێکی مکەوەنی حکومڕانیە بەرامبەری ئەمە ئەنجومەنی دینەرانە ئەگەر ئەمە دروست بیتن ئەو کاتە ئەمە بیتو هەیە لە سەزوو بڕیارەکانی حکوومەت و بڕیارەکانی ئەنجومەنی دینەران لە بەسەحەتی گەلەی کورد و کوردستان دێتن لە بەرامبەر چارەسەر نەکردنی ئەو مەلەفانی جەنابەت ئاماژەی پێ دەکەی یان دوایی مەلەف کە دێزار دەوترێ حکوومەتی ناوەند ڕوودا دروست دەکا هەرێمیش تەنیا بە دوای ڕووداوەکان دەکەوێت ئەگەر سەی لێدوانەکانی سەرۆکی هەرێم بەرپرسانی هەرێم بکەین بە تایبەت خودی مالیکی
و هێرشێکی زۆر لەسەر خودی شخصەتی مالیشی دەکرا لە ناوەندیش بە هەمان شێوە و هەندێک جار لە باڵێ لە زۆنی سەوز بە جۆرێ سەیری قەیرانەکان دەکرا لە زەرد بە جۆرێکی تر تیگەیشتنی ئێوە سەبار بەم جۆرە مامەڵەی کورد لەگەڵ ناوەندە بۆ بچوونی من دەبێ کورد ئەو جۆرە مامەلە بگۆڕیتن واقع ببینانە تەماشای بەغدا بکەین ئەو گەف و گۆڕە کە ئێستا ئێمە دەکەین یان ماڵێکی دەکەتن هەردوو لە ناتوانین جێبەجێ بکەن چونکە واقع حالك لدەوروبەری ئێمە هەیە ناهێڵن زۆر شت ببن دەیل لەسەر ئەوە کێشەی نەفتە و فروتنی نەفتە و لە جیهانی تورکیا مەوجودە و ناتوانێت تورکیا بفرۆشیتن چونکە هەندێک کێشە هەنە تەنها لوکالی نین ناوخۆیی نین بۆ کاری دەرەوە کارتێکردنی زۆر لەسەرە گۆڕینی خەریتەی سیاسی هەر وڵاتێک دەبێ دەوروبەر ڕازی بن دەبێ عالم ڕازی بن دەبێ کۆمەڵەکە هۆکاری دیکە پەیدا بن حتا بتوانین بکەین ئەوەی دروست بۆ کورد و بۆ عێراق ئەوەیە لە ئەساسێکی واقع بینانە هەردوو مامەڵە لەگەڵ یەکتر بکەن و لە بەغدا کێشەکان چارەسەر دەبن و بەغداش لەگەڵ هەرێم کێشەکان چارەسەر دەکەتن کەواتە ئەوەی کورتەیەتی لەگەڵ ناوەند کێشەکە خودی مالی چییە یان ئەوەی ئێمە دەمانبینی لە سەردەمی جەعفەری و ئەوانی تریش هەر بەردەوام بوو دەبی چۆن گوتارێکی هەبی بەرامبەر ئەو مەسەلەیە کورد بە گوتاری هەبێتن کارتێکردن لەسەر هەموو لە سیاسیەکان بکەتن ئەوانەی کە لە بەغدانە بە ڕێگای حیوار و گفتوگو هەوهەبوونێکی بەهێز لەوێ مەوجود بیتن ڕێککەوتن لەگەلانە سیاسیەکان هەبێتن پەیوەندیەکان لەگەڵیان باش بن چونکە پەیوەندی بە مالکی و بە کەسەوە نییە پەیوەندیەکە ئەساسن بە سیاسەتی دەولەتە و بە شێوەی حکومڕانیە و بە دەستور و تەفسیری دەستورە هەرێک بە شێوەی خۆی تەفسیر دەکەتن و شلوڤە دەکەتن و هەرێک دەڵێتن بە دەستور مالکی دەڵێت ئاعتیماد لەسەر دەستور دەکەین هەرێمیش دەڵێت ئاعتیماد لەسەر دەستور بە پێی دەستور ئەی باشە ئەگەر هەردوو دەڵێت دەستور ئەی خلافەکە لە چێن دەرێ بوو ئەمە مەلەفەکان چارەسەر نابن زۆر زیاد دەوترێت تێگەیشتنی وا هەیە کە ڕۆڵی هەرێم ڕۆڵ نوێنەرانی کورد لە یەکلاییکردنەوەی دۆسیەکان لە مەسەلی گوتارێکی نیشتیمانی لە چ جۆرە مامەڵەیەک لەگەڵ چۆن لۆبی بکرێتن هەندێک زار دەوترێ قسووریش لە نێو خودی هەرێمی کوردستانیان کەم و کوڕیش هەیە بۆ مانەوەی ئەم مەلەفانە و هەندێک زار بەرپرسانی ناوەندیش ئەم جۆرە ئاماژانە دەدەن خۆی هەرێم خۆی اعتراضەوە دەکەن کە چەند جار سەرۆکی هەرێم کورد دەبێتەوە لە گەنجێنەرانی کورد لە بەغدا ئاماژە باوە دەکەن کە دەڵێن ڕۆڵی کورد لە بەغدا لاوازە وەڵێن لە ئەنجومەی نیلەران لاوازە هەرچەندە کورد لەوێ بنکەکانی باشی هەیە چونکە سەرۆک کۆمارە جێگەری سەرۆک وەزیرانە جێگەری سەرۆکی ئەنجومەی نیلەرانە کۆمەڵک وەزارەتن دام و دەستگای دیکە متەواجدن پەیوەندی کەون و نوێ لەگەڵ ئەحزاب و کۆتەلی سیاسیان هەیە بەڵام پێدەچێت ناتوانێت ئەو ڕۆڵە بگێڕن یان بە جددی نەچوێنە ناو مەلەفەکاندا اعتیماد لەسەر ئەو ڕێککەوتنە نەکرینە و ئەوە بوویە هۆکارە کە ئەو مەلەفانە بەردەوام بن ئەگەر نە چەند جارەکە قەیران دروست دەبێت ئەو جادێن دادەنیشین و هەلوەسی تۆت وەردەگرین ناچێتەوە بەردەوام بین لە بەغدا ببینین دابنیشین و گفتوگو لەگەڵ هەموو لایەنەکان بکەین مەش نییە تو بە ڕۆژێک لێرە سەفەر بکەی وەفدێک بچتە بەغدا و ئێوارە بگەڕێتەوە کۆبوونەوەک بکە لەگەڵ مالکی یان لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزارەتی نەفت یان لەگەڵ هەر لایەنێکی دیکە چارەسەری کێشەکە بێت بەو شێوەیە چارەسەر نەبێتن لە میانی بەردەوام بوونی ئەم کێشانەی کە جەنابەت ئاماژەی پێ دەکەیت پرۆسی هەڵبژاردنەکان بۆ پەرلەمانی کوردستان لە ماوەی چەند مانگێک پێش ئێستا بۆ ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم و ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڕێوە چوون بەرپرسان بەڵێنی زۆرا زۆریاندا بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تێگەیشتنی ئێوە هەڵبژاردن دەتوانێت چ گۆڕانکاریەک لە ژیانی خەڵک بکات یان بە دیوێکی ترە ئایا ئێمە دەتوانین لە ڕێگای هەڵبژاردنەوە دیموکراسی پێوانە بکەین ئەو دیموکراسی ئێمە تێدەگەین و دەزانین ئەو دیموکراسیە پەیدا نابێتن ئێستا لەسەر ئەنجامی ئەو هەڵبژاردن ئەو دیموکراسی نەبێت چونکە ئێمە تەماشای دیموکراسیت دەکەین تەنها نە لە ڕووی سیاسیەوە تەماشا دەکەن لە ڕۆی کۆمەڵایەتی و لە ڕۆی ئابووری و لە ڕای مرۆڤەوە هەموو مرۆڤ لە ڕۆی عەدالەتی ئیجتیماعیەوە چونکە دەبێت دیموکراسیەت هاتیە بۆ ئەوەی ململانێ لەسەر ئەساسی بەرنامە هەبێت کێ زیاتر خزمەتی خەڵک دەکات و کێ دەتوانێتن زیاتر ژیانی خەڵک خۆشتر بکەتن و خزمەت گۆزاریەکی باشتر پێشکەشی گەلەکە بکەتن ئەوەی ئێستا ڕووی دەدە لای ئێمە هەنگاوی یەکەمە بۆ هەم بۆ دیموکراسیەت
بلو چون بلو ديمقراطيات هم قبول كردني يكتروا جانا ولا سر أساسي فلا سياسي حزبي كأما هنگاوه که باشه برو قوناغي ديمقراطي بونو پابند بون همویان با انجامی هلبجارتن بەڵام ئەوەی ئێستا دەبیندرێت چ لە باڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی تا بە ئێستا هەڵبژاردنەکان یعنی لە هەموو ئەم وڵاتانە هەڵبژاردن بەڕێوە دەچێ بەڵام تا بە ئێستا ئاستی دیموکراسی بوونی ئەم وڵاتانە لە بەردەم پرسیاری قوڵدایە ڕاستە ئاسانیش نییە بەڵام دەڵێن ئەوە هەنگاوە کە بەرەوە دیموکراسی بوون شتێکی باشە کە تەماشا دەکەی خەڵک هەموو دەچیتە سندوقی دەنگی خودەتن کۆمەڵە کوتلە و قائمە و لیست جودا ملمودانەی گەل یەکتر دەکەن یەکتر قبولی دەکەن لە هەڵمەتی هەڵبژاردن و لە پێکەوە ژیان و لەسەر ئەساسی خلاف هەوڵ دەدەن حکوومەت دروست بکەن یان هەوڵ دەدەن پێکەوە لە ناو پەرلەمان کار بکەن یەک کەم و کورتەکانی ئەوێ دیکە دیار دەکەتن و هەوڵ دەداتن زیاتر خزمەتی خەڵک بکەتن ئەمە هەنگاوە کە ناڵێم ئەوە دەبیتە کۆمەڵگایەکی دیموکراسی چونکی لای ئێمە وەکو ئەوروپا نییە ئەوروپا دیموکراسیەت لە حاجەتی کۆمەڵگا و لە پێشدەچوونی کۆمەڵگا لە بواری اقتصادی کۆمەڵایەتی ئەم هێزری دیموکراسی هاتو قۆناغێکی دوور و درێژیش کێشە تاکو گەشتی ناو قۆناغە بەڵام لای ئێمە ئەو هەنگاوە بچووکە ممکنە دەتوان بڵێم وەکو قەناعەتە لایەن سیاسی دروست بوویە کە ئیتر بە عنف و بە شەڕ و بە نەفی مقابل ناتوانە حکومڕاتی بکەن زۆر باش بەڕێز ئەوڕە دڵمان ئامێدی سکرتێری لەژنەی چاودێری ناوی حزبی شوعی کوردستان ئەوەی ئێستا دەبینێن گوتارێک باڵا دەستە بەوەی کە دەیەوێت دیموکراسیەت چڕ بکاتەوە لە دیموکراسیەتی سیاسی لە دیموکراسیەتی سیاسیشەوە تەنیا قەتیسی بکە لە بەڕێوەچوونی هەڵبژاردن بەم کەم و کوڕیانی کە دەیبینن پێتان وایە ئەم دیدەی کە باڵا دەستە لە ناوچەکە دەتوانێت خزمەت بە گۆڕانکاری کۆمەڵایەتی بە پێشکەوتنی کۆمەڵایەتی بکاتن ناتوانێتن بەخۆی چون خۆی سیعدادی ئەوە نییە خۆی دەسەڵات بە ئاسانی بەرنادەتن خۆی دەستە بدەستی دەسەڵات بەو شێوەیە کە ئێمە تێدەگەین و کە خەڵک دەیەوێتن قبولی ناکەتن بەڵام گواشتن و زەختی کۆمەلگا و ئۆپۆزیسیۆنە گەرە بیتون و دروست بیتن و زەختی کۆمەلگای مجتەمەعی مەدەنی و داواکاریەکانی خەڵک نەچاری دەکەتن بەرەبەرە بگەیتەوە قەناعەتە کە بەو شێوە ناتوانێت حکومڕانی بگەتەوە لە هەرێمی کوردستانە ئەگەر ئێمە سیر بکەین لە ماوەی ڕابردوو بینیمان کە ئاستی ناڕەزایەتی جەماوەریەکان لە تەواوی هەرێمی کوردستان بە شێوازی جیاواز لە پەرسەندندا بوو و تێگەیشتنی پارتە سیاسیەکان بە هەمان شێوە هەبوو سەبارەت بە چۆنیەتی چارەسەرکردنی کێشەکان دواتر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو ماوەی نزیکەی وا بۆ 8 مانگ دەچێت تا بە ئێستا حکوومەتی تازە پێک نەهاتووە دیدی ئێوە سەبارەت بەم مەسەلەیە ئەمە چه ئاماژەیەکە بەوەی کە پێشتر پارتە سیاسیەکان کەوەی ئێستا زۆری دەجاهێناوە بەرنمەیان تەرح کرد بۆ خەڵک ئێمە دەتوانین چارەسەری زۆربەی کێشەکان بکەن کە چی ئێستا ئەوانە مە 8 مانگە ناتوانن حکوومەتیش پێک بێنن دیدی ئێمە بۆ ئەوە جەوهرەکە لە خاڵی ئەساسی لە ناو ئەو حەزبانەیە کە ململانەکانیان لەسەر ئەساسی سیاسیە لەسەر ئاساسی پۆستە لەسەر ئەساسی دەسەڵاتە هەرێک دەیەوێتن زیاتر پۆستەکەی وەربگریتن خاڵێکی دیکەی کە زۆر خەلەلە ئەمەیە ڕێککەوتنێکی استراتیژی لە بینی دوو حزبی زڵهێزی گەورەی هەورێ هەبوو هەرێمەکە لە بینی خۆیان دابش کرد و حکوومەتەکە لە بینی خۆیان دابش کرد و هەر لە یەکەم پەرلەمانی کوردستان کە لاڵ و دوو ئەنجامدا 50-50 بوو و سامان و سەرەتی ئەوڵەتە لە بینی خۆیانە دابش کرد بوو دەسەڵات لە بینی خۆیان دابش کرد بوو پێشمەرگەی ئەوانە شوڕتەی ئەوانە ئیدارەی ئەوانە هەموو شتێکی ئەوانە ئێستا کە دەچیتە هەڵبژاردن و ئەو دەنگە نائێنێتن کە بۆ هەل بیت بۆ ئەوەی حکومڕانی بەگۆ پێشان بکات هێزەکەی دیکە دێتە زیاتر لە دەهێنیتن ئەستیعابی ئەوە ناکات ئەو وەزع ناکات هەر دەگەڕێتەوە بۆ ئەو ڕێککەوتنە لە بینی پارتی و لە بینی خۆیاندا ئەو ڕێککەوتنەش کە استراتیژی هەموو خەڵکەش نازانێت جەوهرەکە چییە ڕەنگە هەندێک خاڵ هەبن تا ئێستا کەس نەیزانیتن ئێستاش مەرحەلەکە وا لێ بوو دەنگدان هێزێکی دیکە دەنگ زیاتر دەهێنیتن ئەمە یەکە دوام ئەوەی لە دەسەڵات بێتن ئەگەر ڕوشەبیریەکی تەواوی دیموکراسی نەبێتن و سەعادات نەبێتن لەگەل هەموو لایەک بژیت و قبولی یەکتر بکەتن
هەڵبەت زەحمەتە دەسەڵات تەسلیم بکەن بەڵام ئێرادەی خەڵک ئەخیرەن هەر سەردەکەوێتن چونکی ناتوانێت حەزبێکی معەیەن هەر حەزبێک بیتن حەزبی شوعی بیت پارتی بیت کێ بیتن ناتوانێت تا ئەخیری ئێرادەی خەڵک ئیماش بە تەحتامیش بکەتن و جێ لە دەنگی خەڵک نەگریتن یاسایە قانونە دەستورە عورفە تەقلیدە چی بیتن دەبێت خونەچوار بیتن تەسلیم بکە دەسەڵات بۆ ئەوی زیاتری بری وەخۆ ئامادە بکەتن بۆ هەڵبژاتین داهاتوو لە ئەو وەربگریتن دەست بە دەست بکەن ئەگەر ئەمە تەسلیم نەکە سبەی ئەوەی دیکەش تەسلیم نامەکەتن ئەو جە دەبێتە حالەتێکی عەنفی و حکومڕانی بەڕێوە ناچیتن جەوهەرەکە ئەو عەقڵی سیاسی ئێمەی کوردە عەقڵی سیاسی ئەحزابی کوردینە کە تا دوێنێ خۆیان بینیە باڵەدەست و حکومڕان و هەموو شتێک بەدەستیە ئەمڕۆ یەکێ دیکە دەنگ زیاتر دەینیتن ئەسی ئەو بتێگەیشتنی ئەو من دەنابێتن بەڵام دەبێت لە واقعبین بیتن و لە بەی ئەنجامەکان یان بەشدار بیت یان بەشدار نەبێتن یان ڕۆپۆسز بین یان حکومڕان بیتن ئەوجا ئەو 4 ساڵە بۆ یەک دەبێتن و پاش ئەو بێتە بەخۆ ئامادە بکەتە بۆ 4 ساڵی دیکە سود وەربگریتن دێڕاستەی نەتائیج بکەتن لە بەرشی ئەو هالیها دەسەڵات بیتن و هەموو پارە و سامان لە دەستدا بێتن و دەگنەیتن دیڕاستەی بکەتن و خۆ ئامادە بکات بە هەڵبژاری داهاتوو لە ئەوی دیکە وەربگرین دەبێت دەستا و دەستی دەسەڵات پەیڕەو بکەین و قەناعەتمان پێ بێتن و ڕێز لە ئیرادەی خەڵک بگرین تا بە ئێستا هەوڵێک هەیە و تا بە ئێستا هەوڵەکان بەردەوامە بۆ پێکێنانی کابینەی هەشتەم گفتوگۆ تا بە ئێستا لە مابینی چەند لایەنێکی سیاسی پێنجلایەنی سیاسی بە بەشێکی سەرەکی بەڕێوە دەچێت بۆ پێکێنانی کابینەی تازە پێشتر چەند لایەنێک لە دەرەوەی پەرلەمان بوون ئێستا ئەوان دانوێ بن بۆ ناو پەرلەمان ئێستا هەوڵ هەیە بە شێوازێک لە شێوازەکان لایەنی تر تا هەمیش بکرێ و بخرێتە دەرەوەی بازنە دیدی ئێوە سەبارەت بەم جۆرە لە مەفەوەزات و لە دانووساندن بۆ پێکێنانی کابینەی هەشتەم ئێمە هەر لە سەرەتاوە لەگەڵ ئەوە نەبووین و هەڵویستی حەزبی شۆی کوردستانی و ڕوون ئاشکرا بوو لە بەلاغدا دەرچوو کە ئێمە لەگەڵ حکومەتێکی نیشتیمانین حکومەتێکی بنکە فراوانین حکومەتێکی یەک ڕێزی هەموو حەزبەکان و لایەنەکان بپارێزیتین و هەموو حەزب و لایەنەکان بەشدار بن لەو حکومەتە بێ ئەوەی کە چەند کورسی لە پەرلەمانینا یان نەینە بەداخەوە ئەوانە لە ئۆپۆزیسیۆن دروست بوون کە ڕەخنە لە پارتیەکەتی دەگرتن بەڵام لە پاش ئەنجامی انتخابات ئەوانە هەلویستیان ڕک بوو لەسەر ئەوە کە دەبێ حکومەتەکە پێنج لایەنی بێتن ئەو سێ ئۆپۆزیسیۆن لەگەڵ دوو حکومڕانەکە و خۆیان کە بەپێی ئەنجامی دەنگدان کە دەبێ ئەوەندە کورسی بوو وەزیرێک بیتن ئیتر ئەوەی وەزارەتە کورسیەکەینەوەی چ وەزار لە بەرناکەون ئەمە خەلەلەکە بە تەسەوری ئێمە جێگای ڕەخنەی ئێمەیە و بە تایبەتی ڕەخنەی ئێمە لەسەر پارتیەکەتێ دەبایە ئەم هەلویستە لەکنیان قبول نەبە مەقبول نەبە چونکە حەزب و لایەنی سیاسی هەنە هەر لە دروستبوونی حکومەتی هەرێم بەشدار بوویە تەزقیاتی زۆری دایە تاریخێکی زۆری گەورەی هەیە دەبایە ڕەچاوی ئەو حاڵەتەیان کردبە حەزبەکانی دیکە بەشداریان کردبانە لە وەزارەتدا ئەمە زیاتر خزمەتی هەرێمی کوردستان دەکرد چونکە تا ئێستا زۆر خاڵ چارە نووسازەکان چارەسەر نەبووینە تا ئێستا زۆر مەشاکلی نیشتیمانی نەتەوایەتی لەگەڵ بەغدا وەکو هەموو دەزانن ماینە ئەمە پێویستی یەک ڕێزی دەکەتن چۆن هەوڵ دەدەن لەگەڵ ئۆپۆزیسیۆن بین لەناو حکومەتدا حتا ئۆپۆزیسیۆن نەمیتون حتا حالەتێک و وەزعێکی ئارام پەیدا بێت لە کوردستانە و یەک دەنگی و یەک ڕێزی دروست بیتە بەرامبەری بەغدا و بەرامبەری ئەرکەکانی ئەم قۆناغە کە قۆناغی داهاتووشە دەبا ئەو حالەتە لەگەڵ ئەحزابی دیکەش کردوە بەڵام نەکرد و جێگای ڕەخنەی ئێمە بەڕاستی دەوتری هەندێکجار بە تایبەتی پارتیەکێتی بە شێوەیەک مامەڵەیان کردووە لە کاتێک کە پێویستیان پێ بووە هەندێک لایەنیان بەشدار کردووە لە کاتێکە کە بارودۆخێکی تر هاتۆتە پێش لایەنی تر با بڵێن فەرامۆش دەکەن و لە ئێستاە قسە لەسەر پرسیاری گەورە لەسەر ئەخلاقی سیاسی دروستە بێ ڕای ئێوە سەبارەت بەم جۆرە مامەڵەکردنە ڕەنگە زیاتر بۆ وا حەساب بکەم بەڕۆژەوەندی سیاسیە یعنی وەختە کە خۆی دەبێت بەتەنی هەوڵدەدەن لەگەڵ خەڵکی دیکە ڕێک بکەوێتن بەڵام کە خۆ دیت زۆر خەڵک لەگەڵ دەوروبەرینە ئەوانی دیکەش مەرجی خۆیان هەیە بەشدار بنیان بەشدانە بە وگوتم لەسەر سعری کورسی و چەند کورسی بۆ وەزیرێک نەچار دەکەن ئەو حەزبانی دیکەش یان ئەوەی حەزبەی گەورە بۆ ئەوانەی 25 مەقعەتە یان 20 مەقعەت هەیە دەبێت تەنازل بووی بکەتن بەکو ئەوە نییە یەک کورسی هەیە لە پەرلەماندا بەڵام وەکو بەرپرسیاتێکی میژووی سیاسی دەبایە ئەویان نەکردوە
عند بويا إصرار كبا أواني ديكش بجداد بانا لنا أنجمني وزيران ووزاراتك بيان دابا وشنك لها مو قونا غاندبا تيبتي حزبي شيوعي يعني زحمة كيش يعني سوسياليست أمسي حزب توسي زور رخنا بوينا شنك هلا قال حكومات بجدار بوينا زور تضحيش لا ودا حزب شيوعي لدار واي حكومات با ودروش مكاني هالبجار تنو لنا وخلق ده بدي جي بدي وكو أوانا قصة كربو لقالنا وخلق ده يتبت أكيد زيادة لا كرسي دينا رجع كبرنا دو كرسي حصي خويا هواي برلمان والله شنك التزامي كربا أو منهجة وسياستك خطاب سياسي كحزب دانا ببيتي جهشتني بقناغ أمر كردستان وبيدا وستيكان تيكوشان وهامات شيوعية كان لبي أوا مراعاة أمازعيان كليا كان وكو بوزيسيونك نتشونا ميدان ده بلا زۆر باشە لە ئێستا ئاڕۆ دڵمانی کاتی بەرنامەکەم کەمماوە دەمێ ئەو چەند دەقیمەوە تایبەت بکەم بە ڕۆڵی حزبی شوعی لەم باردۆخی سیاسی عێراق و ناوچەکە جاری لەوە دەست پێ بکەم دەوترێ بە تایبەتی دابەزاندنی حزبی شوعی عێراق بە شێوەیەکی تلاف لەگەر چەند لایەنێک ئاماژە بە جۆرێک لە سەرکەوتنی حزبی شوعی عێراق دەکرێت لە هەڵبژاردنەکان تیگەشتنی ئێوە سەبارەت بەم دەرئەنجامەی کە باش دەکرێت و ڕۆڵی حزبی شوعی عێراق لەم ڕۆی عێراقە لەم هاوکێشەی عێراق أوي أمن تيجي لحزب شوية عراقي حتى بيش هالبجارتن من أقونا كان بيش أو هالبجارتن حتى كلا أنجمين نيرانش نبو ولا هي وزارتش نبو خطابك سياسي رونو أشكالا رخنا قل لحكومته ولا صلاة ولا كتلي جورو لسياسته وبرنامج حكومته لأداء حكومته لديار كردني قيرانا كانوا كرتي كان كانوا حكومت دايو دوري حكومتي لاواز كفاشل هنا لزور بواري كان بتيباتي بواري أمني بواري خدمي بواري بنو بيش بردني بني تحتي عراقي أم خطابة لنا حزب شوي عراقي دا 4 صالة بردام بو يتن أم 4 صالة أمي بويا زائدا بزاف الشيوعية سراسة عراقي شالاكي جمهور حركات تنظيمات تشوني لنا وخلق ده لسر أوك إرهاب هي وضعك أمني باشنية بلام حزب شيوعي عراقي تواني زور شالاكيان أنجام بدتن دو أو كسانكات لنا ائتلاف حزب شيوعي عراقي لقلب تياري مدنيا بديل ديمقراطي لبصرة كسانا خلال ميجويكم باكو خاوين هلويستكي واضحيا لحكمتها شجر توشي قلتن ومشاكل بين لقى الحكمة ده أما همو هنا أساسك حزب الشيوعي بتوانيتن أو جارة دنگو رنگي دركويتن إتبا أستك دبيتن چند دبيتن چند كي بيش بيتن هلا برلماني هبيتن اشتكي بقوته چونك وجود دبيت دنگي موجود دبيتن رول حزب الشيوعي البت لنا برلمان زيادة دتوانيتن لقال أنا كان سياسي ديك وركوتن بكات بيكا وقفتوكو بكاتن لسا بروجي ياسا بروجي بندق برنامج لقى إقدامنا نتوانرو لكي باشتا بقريتن لإستدا لم يعني در أنجامكاني هالبجاردن تشاوي بيشتر ببرلماني كردستان وتشاوي أم جاربو أنجوبدي بارزقا كانوا أنجوبدي نراني عراق سبارد بحزب شيوعي كردستان دوتريك أم در أنجامانا در أنجامي بابلن بشوازق نبون كا چاڕوان دەکرایان لەگەڵ مێژووی حزبی شوعی لەبەرامبەر ئەوە ئێستا تێگەیشتن و ڕەخنە و پێشنیاری جۆرا و جۆر هەیە بۆ ئەوەی کە ڕۆڵی حزبی شوعی کوردستان ئەکتیڤتر بکرێ لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی دیدی ئێوە سەبارەت بۆ ئەم مەسەلەیە دەڵێم حزبی شوعی کوردستان دەبێ تێڕوانینی بۆ هەر شتێک لە زمنی واقعی کوردستانێتن ودەبێ واقعەکە بە چاکی بخوێنێتن مەبەستێت تا ئێستا بە چاکی نەخوێندێتەوە بەتەسەویم نه ئەگەر بە چاکی بخوێنێتەوە واقعەکە تێبگەیتن لە زمنی واقعەکەش دەبێت چارەسەری بە کێشەکانی خۆی دەونێتن چونکەمە جاریەکەم و دووەم نییە ئێمە تووشی ئەم شکەستانە دەبین لە هەڵبژاردندا دەبا لە هەر هەڵبژاردن کە تووشی ئەشکەستە دەبین دادەنیشین هەڵسەنگاندن دەکەین کۆمەڵە خاڵ دەنووسین بەڵام لە واقعی عملیدا لەناو واقعەکەدا ئەو گۆڕینە ناکەین حەزب پێویستی بە گۆڕینێکی جەوهەری لەناوخۆی هەیەدا کە خۆ بگونجێتن لەگەڵ حەزبی انتخابی چونکە هیچ ڕێگایەکی دیکە نەما هەڵبژاردنیش دەنگدانی خەڵکان
خلقيش آزادة چون دقدرتن أو كاتا دنگ بحزب شعيدة دكا بزانيتن حزب دتوانيتن تمثيلي بك دربري لا هزرو بيري دكتن قصي أوانا يعني شي دالين حزب شعواب بليتن معاناة يعني شنا حدا تبني بكت لقال يومي تاكل جيبا جي دكتن إما أقل نتشي ندنا وخلق ده هلا أمره كان هالبجات التواون هلا أمره خونا يقهرين نتشي وخذا قال خلق نبين تا 4 صار ديك ممكن يا ما بتواني قران كاي لا آسي تيجي خلق بكين لا واقع كبك شي واقع كب وشي وهي زور كارتيكرن لسر هزري خلق هي ولهمور وياك ولا ناكم القاي كردستاني قران كاري بوينه أستي رخرا وديمقراطية كان كمان قران كاري أنا أستي تشيناتي دبي بخيلنا كمان قران كاري بوينه جوتيار شيء وضعي شيء كريكار شيء وضعي شيء أما بوينه چند باش هر بشك شيء هي استجوتيار برام صاحب شركة صاحب راس ماله صاحب لك دون ما كعل دبدا تشينيتن ودي فروشيتن اكثرات عائله بلسه عشان دبيت دراسك هبيت بو امواضع ولا ضمني امواضعكم ارجاي كردستاني اما الناس بكين قران كاي لا اداء خما لاليات خما بكين وبيت ترس رخنا هل رخنا كل حزب بديت دبي بس يعني كيف روان ور بقرين او رخنا يا بخوي انه رخنا شيء رخنا يا دقريتن كسنية أوي كرخنا لحزب الشيوعي بقريتن حتى نهابو أوي حتى حزب الشيوعي بشكينيتن زيادة بشكينيتن من دي روانا لخلقكم شعور بمسؤوليات دكنا أو حزب بودك نانيتن أم يجوية أم قربان دانا أم همو خباتة أم همو صالات أم همو بانقايا أم همو مندوبونا أم خلق جنجانا لنا أو حزبنا أو عوالينا كصاحبي شهيد أما أنا همو بودك ناينين أو بسيارة والله بيت دام بو ناتوانين حزب يعني ريقستكار ما ناتوان خزم كسوكار ودوسكار يخوي بيت صندوقي دقدان كدق بحزب بدن حتبد هجر أو همو دق بحزب بدن دوستن كسوكار نزيكي عائلنا أجر بتوانن أو دم أنا زيادة دق كدوا بتواندري إداري شي عقلاني أمنا رزاتيان أما أمر خنانا أجر أو أنا لبنان أمر خنانا بكري وتشون بيست معاملة لقلب بكري بو ئەوەی کە بە قازانجی دوا ڕۆژی حزب تەواو بێتن تعامل لەگە ڕخنە دەبێت بە شێوەیەکی زانستی بیتن و شێوەیەکی عەقلانە بیتن و لەسەرخۆ بیتن و ڕەدی ڕەفزی هیچ ڕەخنەیەکی یان هەزرێکی یان ڕائیەکە پێشنیارێک نێتەکردن دەبێ قیادەی حزب و یان لجنەی دروست بکەتن بۆ ئەوە لە مەجموعە قیادی بیتن خەڵکی بسپور و شارەزا بیتن لە مەجاڵی ئەوبووری کۆمەڵایەتی سیاسی ئەوانەش بەشداری قیادەی حزبن حزب بەتەنی ڕەنگە نەتوانێت ئەو دەڕاستە بکەتن هەموو بیر و ڕوا کە دێن بۆ حزب هەموویان وەربگریتن و لەسەر ئەساسی ئەوە مندە مەسائیلی ئیجڕائی کە دەبێ کار پێ ببیتن کار پێ بێتەکردن و دەست پێ بکەن ئەو گۆڕانکاریانە ئەنجام بدەن و چونکە زۆر حەزب هەبووینە لە مێژوودا هیچیان نەبوویە یان شکستینە یان لە چەند هەڵبژارەتدا دەرنەچووینە بەڵام هاتێنە پلانێک دانایە لەو پلانە بە پاش دیڕاستە بڕیاریاندایە یەک جێگا ئیش دەکەن بۆ ئەوە یەک کورسی بینن هەموو حزبەکەت یەکار و ئیش و وەکو خەلیە هەنگ هەموو کەتینە ئیش انتخابات حسابکردنە ئارمانجی سەرەکی و ئیشی سەرەکیانە لە قیادە تا قاعیدە چونە لە ناو خەڵک و لەگەڵ خەڵک بەشداری خەڵک بووین هەموو کەواتە گەشتبینی بەم ڕخنەوە بە دوا ڕۆژی حزب بۆ چاکردنی باردۆ هەر گەشتبینە بە دوا ڕۆژی حزب و شوعیەت و مارکسیەت و چونکە بەدیلیان نییە تاکو چەوساندن هەبێتن تاکو جیاوازی چینایەتی هەبێتن تاکو فەقیر و هەژار و مهەممەش و بەتاڵ و دەولەمەند و بڕژواز و ئەم دابەشبوونی کۆمەڵایەتی هەبێتە لە کۆمەڵگادا دابەشبوونی کار هەبێت لە کۆمەڵگادا ئەحزابی شوعی و تایبەت حەزبی شوعی کوردستانی پاشە ڕۆژێکی گەشت دەبێتن بەڵام ئەوە بە تەمەنا و بە ئومێد نابێتن بە ئیش دەبیت بە کارکردن دەبیتن بە گۆڕینی کۆمەڵک هۆکارەکان کە بووینە سەبەبی ئەم وەزعەیە دەبێت بکەویتە ئیش ئەو کاتە سەرکەوتە بەدەدەین و پاشە ڕۆژەکەیش بەگەشت دەبینم و بەحالە ئیلا دەبیت چونکە کۆمەلگا لە حالەتێکی دابەشبووندایە ئەوجا خیتاب و بەرنامج و ڕێسەرەی حەزبی شوعی ئەما تا ئێستا یەکە لە ئەوانەی کە ئینقازی بەشەر و ئینسان دەکات لە چاوساندن و لە زوڵم و زوری و دەستنی عەدالەت دڵمان ئامێدی سکرتێری لێژنەی چاودێری ناوەندی حەزبی شوعی کوردستان
سواز بۆ بەشداریکردن لە بەرنامەی ئەڤڕۆمان دوومان کردی. سپاسی ئێوە دەکەم بە سەرکەوتووت. بەڕێزان ئاتینە کۆتاییەنان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کاتیدا گفتوگۆمان کرد سەبارەت بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان و بەردەوامی قەیرانەکانی نێوخودی هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ ناوەند تاوکات قسەکردن بوو بەشێکی بەرنامەکەش قسەکردن بوو سەبارەت بە ڕۆڵی حەزبی شوعی کوردستان لەوەها بارودۆخێکدا تا ئەڤڕۆیشتر پێتان دەگەینەوە کاتێکی ئارام بۆ هەمولایەک.